من نووسەر مەتا ڕەسوڵ دانیشتووی ئیدارەی سەربەخۆی سۆرانم کە بەڕێوەبەراتی ڕاگەیاند چاپ و بڵاوکردنەوەی سۆران دەستی منیان کرد کە من یەکێکم لە نووسەرەکان کە بچووکترین نووسەری ئیدارەی سەربەخۆی سۆرانم کە لەو بەڕێوەبەراتیە کتێبمان چاپ کردووە بە ناونیشانی ڕێبەری دروست نووسین بۆ نووسراوە فەرمیەکان کە ئەمە پرۆژەیە کە لە ئیدارەی سەربەخۆی سۆران وەکو بەڕێوەبەراتی و بە هەمانجی لەگەڵ ئیدارەی سەربەخۆی سۆران بەسەر هەموو دام و دەستگاکانی ئیدارەی سەربەخۆی سۆران دابەشی ئەکەین بۆ مەبەستەی کە لە ڕووی کڵێشەوە هەم لە ڕووی دروست نووسینەوە پێڕەوی دروست نووسین یەک شێوازی هەبێت کە گرنگجیەک بی بۆ زمانی کوردی کە کەم و کوڕی ئەو کەم و کوڕیانەی کە پێشتر هەبوون لە نێونووسراوە فەرمیەکاندا چارەسەر بکرێن کە هەنگاوێک بێ بۆ بەرەو پێشچوونی زمانی کوردی کە شێوەیەکی یەکگرتووی هەبێت کە دەستخۆشیێکی تایبەت لە بەڕێوەبەر و هەم بەڕێوەبەراتی ڕاگەیاند و بڵاوکردنەوەی سۆران دەکەم کە بەردەوامن لە کار و ساڵەشەکان و هەمیش دەستی نووسەران دەگرن بەبێ جیاوازێک هەلێکە بۆ گەنجان و یاخود بۆ کتێب دۆستە بۆ ئەوەی بێنە پێش و قەلەم بگرن و کتێب و بەرهەمی زیاتریان هەبێت.